خۆکاردیتکردنەوەی ئەردۆغان بۆ سێیەم جار مشتومڕێکی زۆری لە شەقامەکانی تورکیا دروست کردووە. هۆکارەکەشی بۆ چوونە جیاوازەکانی بەرەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە. بەرەی دەسەڵات دەڵێت بەبێ هیچ دوودڵیەک ئەردۆغان دەتوانێت خۆی کاندید بکاتەوە. شەشلایەنەکەی ئۆپۆزیسیۆنیش پشتیان بە دەستور قایم و دەڵێن دیارە ئەردۆغان دەستوری نەخوێندوێتەوە، مادەی ١٠١ زۆر ڕوون و ئاشکرایە و ناتوانێت جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە. ئەمە شتێکی مەحاڵە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا تا ئێستا 2 جار خۆی بۆ پۆستی سەرۆکۆمار کاندید کردووە. لە هەردووکیشیاندا توانیوێتی شکست بە ڕکابەرەکانی بهێنێت و لەسەر کورسی سەرۆکایەتی کۆمار دابنیشێت. خولی یەکەمی سەرۆکایەتی ئەردۆغان لە 2014 تاوەکو 2018 بوو. لەو نێوەندەدا ساڵی 2017 دەستور هەموار کرایەوە و سیستەمی سیاسی تورکیا لە پەرلەمانیەوە کرا بە سەرۆکایەتی. ساڵی 2018 پاش هەمواری دەستور ئەردۆغان بۆ دووەم جار خۆی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کاندید کردەوە و ئەم جاراش توانی هەڵبژاردنەکە بباتەوە. بە گوێرەی مادەی ١٠١ دەستوری هەموارکراوی تورکیا هیچ کەسێک بۆی نییە لە 2 جار زیاتر ببێتە سەرۆکی وڵات، بەڵام هاوپەیمانی کۆماری دەسەڵاتدار کە لە ئاکەپە و مەهەپە پێک هاتووە سوورە لەسەر ئەوەی جارێکی دیکە ئەردۆغان کاندید بکاتەوە. بەرەی دەسەڵات دەڵێت سەرۆکایەتی ئەردۆغان بەر لە ساڵی 2018 هەژمار ناکرێت، چونکە ئەو کاتە یاسایەکە بوو، ئێستاش یاسایەکی دیکە هەیە و بە گوێرەی یاسانوێیەکە ئەردۆغان بۆی هەیە خۆی کاندید بکاتەوە. لە دوایین لێدوانیدا دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپەی هاوپەیمانی ئاکەپە دەڵێت ئەو دەقەی دژایەتی کاندیدبوونی ئەردۆغان دەکات لەکوێ ئامادەکراوە، لە باڵێۆزخانەی کام وڵات نووسراوەتەوە. ئەم لێدوانەش بەمانای ئەوە دێت کە هاوپەیمانی کۆمار سوورە لەسەر کاندیدکردنەوەی ئەردۆغان. ئەردۆغان خۆشی لەسەر ئەم پرسە قسەی هەیە و دەڵێت هاوشێوەی کرۆنۆمەتر یاخود کاتڕاگر لە ساڵی 2018دا زۆربەی یاساکان سفرکرانەوە و کار بە یاسای نوێ کراوە. ئەردۆغان بەم لێدوانە تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە یاساکانی پێشوو کاریان پێ ناکرێت. بە گوێرەی یاسانوێیەکە 1 جار بووە تا سەرۆکۆمار و یاساکەش دەڵێت بۆی هەیە بۆ جاری دووەم خۆی کاندید بکاتەوە. گوتەکانی ئەردۆغان کاردانەوەی توندی ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە و ئەوان ئەم هەنگاوەی ئەردۆغان وەکو پێشێلکاری زەقی دەستوری تورکیا لە قەڵەم دەدەن. لەو بارەیەوە محەڕەم ئەرکاک جێگیری سەرۆکی گشتی پارتیگەلی کۆماری جەهەپەڕای گەیان لە ساڵی 2017دا کاتێک دۆخی نەئاسایی هەبوو ڕیفراندۆمیان کرد. دۆخەکە زۆر ئاڵۆز بوو، بە گوێرەی خۆیان دەستکاری دەستوریان کرد، بەڵام لە ئێستادا هیچ هێزێک ناتوانێت دەستور پێشێل بکات. بەهادر ئەردەم بەرپرسی ناوەندی یاسا و دادپەروەری پارتی باش دەڵێت ئەم نادادپەروەریە قبوڵ ناکەین. سەلچوک ئۆزداخ جێگیری سەرۆکی گشتی پارتی دواڕۆژیش دەڵێت دیارە کە مێشکی ئەردۆغان لە شوێنێکی دیکەیە و دەستوری نەخوێندوێتەوە. مادەی ١٠١ زۆر ڕوون و ئاشکرایە، ئەردۆغان ناتوانێت جارێکی دیکە خۆی کاندید بکاتەوە. ئەمە شتێکی مەحاڵە. لە لایەکی دیکەوە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پێشووی پارتی دیموکراتی گەلان هەدەپا تویتێکی لەبارەی قسەکانی ئەردۆغان بڵاو کردەوە. دەمیرتاش نووسیوێتی ئەردۆغان دەڵێت هاوشێوەی کاتڕاگر لە ساڵی 2018دا زۆربەی یاساکان سفرکرانەوە و کار بە یاسای نوێ کراوە. بەڵام پێویستە بزانێت کە ئێوارەی هەڵبژاردن گەلی تورکیا کاتڕاگرەکەی ئەردۆغان دەوەستێنێت.